باینتان باش بانی باش سۆمان باش باینتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکن بەیانێکی باش دەست پێ بکەن ڕۆژێکی پڕ ئارامی و خۆشی و تەندروستی بۆ هەمووتان نەخوازم ئەمڕۆ خۆشحاڵم کە جارێکی دیکە سۆڤان هاتەوە لەگەڵمان بەرنامە پێشکەش دەکات و بۆ هیواین کە ئەم ڕۆژ ئەو بەرگە و بابەتانەی کە لەگەڵ هاوکارانم ئامادەمان کردووە جێی سوود بێ بۆ ئێوە و ڕۆژەکەتان بەخۆشی لەگەڵ ئێمە بەڕێ بکەن. سڵاوتان لەبێت بینەران و بیسەرانی پرۆگرامی بەیانی 24 من خۆشحاڵترم هەم لەگەڵ هاژاوە جگەلەوەش لەگەڵ بینەرانی بەیانی 24 ئەبین چکە ئامانجی ئێمە ئەوەیە کاتێکی بەسوود بۆ ئێوە دروست بکەین کە بتوانن سەر لە بەیانەکەتان با سوود وەرگتن لە پرۆگرامی بەیانی 24 دەست پێ بکەن بۆ هیوایە کە بتوانین ئەمڕۆ ئەو سوودەی کەمە بەسمانە پێتانی بگەێنین و دووبارە دەستخۆشی لە هاژە و هاوکاران مەکەم ئەم ماوەیە بەهۆی کێشەیەکی منەوە کە ئەوان هەموو ئەرکەکانیان گرت بۆ ئەستۆ دەستا خۆش بێت بەخێر بێتەوە سۆڤاست. با لە سلێمانیەوە دەست پێ بکەین کە چەند قوتابیەک لە یەکێک لە پەیمانگاکانی سلێمانی سەرڕای ئەوەی کە ئەم قوتابیانە خاون پێداویستی تایبەتن بەڵام هەر یەکێک لەو خوێندکارانە ئایدیا و تێڕوانینی جیاوازیان هەیە بۆچی بۆ هوەر بۆ وێنە کێشان بۆ کێشانی تابلۆ و خەون و خولیای ئەو خوێندکارانەش هێندە جوانە ئەوەندە وزە بەخشە کاکری هەر یەک لە ئێمە بیکاتە هەوێنی گۆڕانکاری لە ژیانە کاتێک ئێمە خاوەن جەستەیەکی تەندروستین سپاس بۆخوا سپاس گوزاریەوە کە لە هیچ شتێکمان کەم نییە بەڵام زۆر جار بیانوە هێنینەوە بۆ هەر شتێک کە بمانەوە بیکەین بەڵام ئەگەر ئەوان ببینین ئیدی ناتوانینەوە بیانەوە بگرین. ئەو چیرۆکانەی کە لە دەوروبەرمان دەگوزەرێن زۆرن بەڵام هەندێک چیرۆک ڕامان دەوەستێن و وامان لێ دەکەن بە جۆرێکی دیکە بیر لە ژیان بکەینەوە. ئەمڕۆ باسی چیرۆکی چوار خوێندکارتان بۆ دەکەین سەرباری ئەو قسەی کە لە ژیانی خۆیاندا هەیە بەڵام خەونی ڕەنگاوڕەنگیان هەیە بۆ باشترکردنی ژیانی خۆیان و چوار دەورەکەیان. منام هەستیا لە قۆناخی پۆلی دووم لە بەشی شێوەکاری ڕسمە کێشمی هەڵکاری لەگەڵ ڕەنگیش لەگەڵ گرافیکیش لەگەڵ سیرامیک و پیکەریش هەستێکی زۆر خۆشە لە ژیانێکی زۆر خۆشە زۆرم پێ خۆشە لێرەم. هەستەکەم کە ئیشەکەم هەستەکەم هوەر بەحرێکە هەتا لی ورد بیتەوە قوڵترە بێت پێویستی بە وردەکاری زۆر هەیە پێویستی بە دەربڕینی زۆر هەیە هەتا لی ورد بیتەوە کەمە. خەوێکم هەیە بۆ نمونە کە ئێرەم تەواو کرد هونەرمەندێکی گەورەم لێ دەرچێ و ڕۆژە لە ڕۆژان پێشانگەیەکی تایبەتی بەخۆم بکەمەوە زۆرم حەز لەو شتەیە. من ديا خضر رسول لبشي شێوەکاریم مەرحەلە پێنجم ئەم ساڵ تەخەڕووتەکەم ئیشی داڕشتن ئەەکەین لەگەڵ پۆرترێت و ڕەنگمان هەیە ئیشی ئەتڕۆ حەشمان کردووە خەونی من ئەوەیە ئەمێ مناڵ پەروەردە بکەم و فێری زانست و زانیاریان بکەم. جاوجار ئیشی تعبیری یان ئیشێکی ئاسایی بڵێ مرۆڤ چاو شتانە یان جاوجار دەریا و شتەکەم بە هەوڵدام بە قەڵەم ڕاستاش سپیکەم بە زیاترت ئیشی تعبیریەکانەکەم بەڵێ چەندین ئیشی تعبیریم کردەوە لە ماڵەوە یەکی ترشای لە مەحەد شەیەوەتانێ هەستەکەی توزێ نەخت ئارامە بێ لەو فەلسەفەیەکی هەیە بڵێن
فەلسەفەی دڵخۆشی و شتانە بڵێ. زۆر بە خۆشحاڵیەوەوانێ ئێمە هەستێکی زۆر خۆشمان هەیە کە ئەم خوێندکارانە هەناهێنن بۆ لای ئێمە و لای ئێمە ئەخوێنن و ئێمەش بەدڵێکی فراوانەوانێ دەرگای پەیوانگەیان بۆ ئەەکەینەوانێ ئەوەی لە توانە و ئاستی ئێمە هەبێ هاوکاریانە بین چ لە ڕێی ئەوەی کە ئەوان دۆخێکی تایبەتیان هەیە لە خوێندکارەکانی کە بەڵام هەرگیز جیاوازی ناکەین لە بینیانە بەڵکو باشتر لەوانی کەش تەعاملیان لەگەڵاکەین و ڕەفتاریان لەگەڵاکەین. ڕۆژ بە ڕۆژ زیاتر دنیامان تێکەڵاو بە دنیا و هەروەها ئاوێتە بوونە بێت لەگەڵ ژیانی دیجیتاڵی و لەگەڵ ژیانێکە کە پڕبێت لە بەکارهێنانی کۆمەڵێک ئامێری زیرەک و لەگەڵ هەموو ئامێرێکی زیرەکیشا کۆمەڵێک ئەپلیکیشنی نوێ دێتە ناو بازاڕەکانەوە و ئیدی ناتوانین خۆمانی لێبشارینەوە هاژەتر بوونە بە بەشێک لە ژیانمان بەکارهێنانی مۆبایل و هەر ئامێرێکی زیرەکی دیکە بەشێکە لە ژیانی ئێمە. بێگومان جا سۆڤان ئەوەی کە گرنگە ئێمە گەروەکو گەورە بتوانین مامەڵە لەگەڵ ئەو ئامێرە زیرەکانە بکەین یاخودە و زیرەکە دەستکردانە بەکاربێنین بەڵام وریایی ئەوێت هۆشیاری ئەوێت لەسەر هەڵبژاردن و دیاریکردنی باشترین و گونجاوترین ئەپلیکیشنەکان بۆ مۆبایل و تابلێتی ئەوەی کە ئەیدیتە دەست مناڵەکان چونکە بەڕاستی کارێکی ئاسان نییە بۆیە پێویستە زۆر بە وریاییەوە هەڵیان بژێرین. بەڵێ ئێمەش پێویستمان بە کۆمەڵێک ئاپ هەیە کە تا زیاتر بتوانین کارەکانمان ڕێک بخەین ڕۆژانە هەشتی نوێ فێر ببین و ئەو ئەپلیکیشانەی کە ئەپلیکیشنایی کە پێویستیشە دایک و باوک لەسەر مۆبایلەکانیان دابنێن تا ئاگاداری تابلێتی منداڵەکانیان بواتە چاودێریکی منداڵەکانیان بکەن ئیدی ئەزانین چونکە دنیای ئەم بەکارێنانی ئامێرە زیرەکەکان مەترسیداریشە لەگەڵەوە بێ بە جۆرێکیش ئێمە چاودێری منداڵەکانمان بکەین دیارە کاراسانی کراوە بۆ ئەمە بەس بێگومان چونکە ئێمە نازانین منداڵەکەمان کاتێ سەیری ڤیددیۆیەکەکە چیەتە سەر ئەو ڤیددیۆیە بۆیە ئەتوانین لە ڕێگەی ئەپلیکیشنێکەوە ئەگەر بکرێت یاری بکات سیرکردنی ڤیددیۆ بێ لە بەرەوەی لە ئەگەری بەرکەوتنی بە ئەو ڤیددیۆیانە بەو بەرنامە نەشیاوانە ئەو منداڵە دووچاری چەندین کاردانەوەی خراپە بێ لەسرم بابەتە ئێمە بە پێویستمان زانی وە گرنگە بەلامانەوە کە قسەی زیاتری لەسەر بکەین کە بتوانن ئەو ئەپلیکیشنانە بە ئێوە ئاشنا بکەین میوانداری بەڕێز فوادزادەمان کردووە کە شارەزایە لە تەکنەلۆژیا و زانیاری و لێرە میوانی ئێمەیە بەڕێز فواد بەخێر هاتی ڕۆژێکی باش بۆ تۆ پێش هەموو شتێک بابزانانی ئێمە خەمی منداڵەکانمانە ئایا بۆ خودی ئێمە بۆ گەورەکانیش ئەپلیکیشنێک هەیەیان یەکەم جار سەرنج بخێنە سەر منداڵەکان یا دواتر باسی گەورەکان بکەین تا چەندە گونجاوەکە تەکنۆلۆژیای مۆبایل و تابلێت و ئەم بابەتانە بخرێتە بەردەستی منداڵ. بڵێ سەربارەت بە جوانتان فەرموو کە بیدایەت کە باسیوەتان کرد ئێستا حالیان ژیانەکەمە وایە بمانەوێ نەمانەوێ هەمومان ئاوێتی ژیانمان بووە بڵێن ژیانی دیشتاڵی هەروەها ئەگەر بێت و گەورەکان شارەزایەکی وا پەیدا نەبیتن واتە یعنی ڕۆشنبیرێکی وا دیشتاڵیان پەیدا نەبیتن ڕۆشنبیرێکی تەکنەلۆژی نەبیتن ناتوانن تا منداڵەکانیشان فێرکەن وا باشترە سەرەتا منداڵەکان هەندێک شت هەیە دەبی ئەپلیکیشن شتەکان هەیە کە کو دەڵێ سنوورێکیان بۆ دابێنرێتن چونکە خۆتان دەزانن لە بواری ئینتەرنێت زۆر فرراوانە هەموو شتێکی تێدا بڵێن باش و خراپی تێدا هەیە ئەمە چۆنەوە بکەین فلتەرێک هەبیتن بۆ ئەوەی بتوانین منداڵەکان تا ڕادەیەک بیان پارێزین لەو کار و خراپانێک کە هەیە ئەو ناوەڕۆکانی هەیە کە لە ئینتەرنێت هەیە بتوانین فلتەریان کرد خۆشبەختانە هەندێک ئەپلیکیشن هەیە کە توانای وی هەیە تا ڕادەیەکی باش فلتەر بکاتن بۆ نمونە یەک لەوانە بەرنامەی یوتیوب کیدز بۆ نمونە ئەگە بتەوێ چکە دوو جۆر یوتیوب هەیە هەندی منداڵان کە دەتوانی بە پێی ئەو تەمەنێکە هەیە ئەو ئێج برێکداونێکە لە تەمەنەکەی خۆی بۆ نمونە لە 4 ساڵ تا 6 ساڵ یا خۆت لە 6 بۆ 8 یا لە 8 بەرەو سەرەوە ئەوە دەتوانین لێرە فلتەر بکرێتن احتیمادەن لەسەر ئەو تەمەنەی فلتەری ئەو ڤیددیویانە بکاتن کە نیشان بدرێتە
بێگومان سەرڕای وەش ئەپلیکیشنی گەوران هەیە دەبی دایمەزرێنین لەسەر مۆبایلەکان مابی لەسەر تابلێتەکانبی تا بتوانین ئەو منداڵە سەیری چی کردیە و فلتەرەکانی چیکە بۆ نمونە جا ئوستاز پێشەوەی کە باسی ئەو ئەپلیکیشنانە بکەین کە کامیان گونجاوە تا بتوانی بە تاواتی کۆنتترۆلی بکەی سەیری چی کردو چۆن بووە بەڵام پێش ئەوە منەت ئەمەوە بڵم ئایا خۆی گونجاوە هەر پێدانی ئایپاد و تابلێت و ئامێرە زیرەکانە بە مناڵ پرسیارەشی جوانە خۆی تا بکرێتن نەخێر تا بکرێتن میان دێ یعنی بەتایبەتی خاصە منداڵ هەیە ئێستاانە بەداخەوە منداڵ هەیە لە 2 ساڵەوە تەواو هەیە هەت تۆزێک فام بکاتن دەیدرێتن ئەز سمارتفۆنی بە هەموو شک ئەجە مۆبایل بە تابلێت بیتن ئەوە دەکەن نەخێر تا بکرێتن ینی دوای بێخە بۆ نمونە دوای 5 ساڵ 6 ساڵ ئەو کاتێ ئەگەر توانین بەڵام بەداخەوە ینی ئێستا تەمەشا دەکەیت چار دەورەی منداڵەکان هەمووی وایە ئەویش دەڵێ باشە یعنی وەکو نیمچە ئەوە دروست دەبیتن دەیدرێتن و ئەوکو دەبتە چاو لێکێکشتەکە حتا پێت دەکرێت میان منداڵەکان باشە کاتە ئێستا بابێنە سەر باسی ئەپلیکیشنەکان ئەو ئەپلیکیشنانە چین کە دایک و باوک ئەبێ هەیبێت بۆی کە چاودێری منداڵەکانی کە هەم مەبەستیشمان کە ئەڵێن منداڵ ئێمە تەنیا بەس مەبەستمان منداڵ نییە هەندێک خانەوادە هەیە ترسیشیان لەوە هەیە کە هەرزەکارێکیان هەیە ئاگادار بن کە سەیری شتی نەشیاونەکە ئەکید زۆر باشە یەک لەوانە ئەپلیکیشنەکە پێ دەڵن فامیلی لینک کە کۆمپانیای ئەلفابێت واتە سەر بە گوگڵ ئەوە چی هەیە فامیلی لینک ئەوە چییە بەرنامەکە خۆت دای دەبەزێنی دواتر لە بڵین کلاینتەکەشی هەیە لە ئەپلیکیشنەکانی بە یاخود تابلێتەکانی منداڵەکانن دای دەبەزێنم خۆم ئێستا منداڵەکانم وانە بۆ هەردووکان دابەزاندە دوو منداڵم هەیە لە بۆن زۆر سپاس ئەوجە لێرە تەماشا دەکەین هەر شتێکیان کردبییتەوە هەر سەیری هەر ڤیددیوەیەک هەر شتێکیان کردبی هەتا ئەپلیکیشنەکان هەندێک گەیم هەیە لەوانەیە تو بڵێ کە یعنی تەنها لۆت هەیە ڕۆژانە سعاتێک گەمەی پێ بکەیتەوە دەتوانی تایمەری لە بۆ دابنێ تەواو پاشەوی لۆک دەبیتن ئەوجاەوە ئەتیمادە لەسەوەی دەکەن ڕۆژان منە 1 سعات یاخود ڤیددیوەکان تەنها ڕۆژانە لۆت هەیە گریمان سعاتێک سیر بکەێت ئەوە سەرڕای وەش فلتەر دەکرێتن فلتەر دەکرێتن کە ئەو ڤیددیویانە شیاون لە بۆ سیرکردنی بۆ منداڵەکان طبعا ئەوە کۆمپانیای گوگڵ ئەو کاتیش بڵین لەسەر شێوازی خۆیان چکە خۆشم نزگە 5 ساڵ لەگە کۆمپانیای گوگڵ کارم کرد سەبارەت بە فلتەرکردنی بە تایبەتی خاصە ناوەڕۆکی منداڵان بە تایبەتی لە کۆتایی 3 ساڵی ڕابردوو یعنی ئەوەی زۆر فلتەرێکی زۆر کرا لەسەر ئەوەی منداڵان بە تایبەتی خاصە بڵین لە عێراق و بە تایبەتی تر لە کوردستان زۆر شت هەبوو ناوەڕۆکەکان نەشیاو بوو ئەمە لێرە لای خۆمانەوە ئەومان دەکرد بڵین پلتفۆرمێکی تایبەت هەبوو فلتەرمان دەکرد دەمان کاکە ئەوە شیاوە ئەوە شیاو نییە دەمان ناردەوە بڵین لە بۆ هێدکوارتەر ئەو کاتیش ئەوانیش بڕیاری کۆتاییاندات و وایان دەکرد و باشە بەڕێز فواد ئێستا مناڵەکانمان بتوێنێت زیرەکەن زۆر جار من ئەبینم زیرەکی کوڕەکەم لە ئاستێکە کە منە بێ بچم سێرچ بکەم یان بیبینمەوە لە بەرەوەی ئەوان زیاتر لە جیلەکان کە تەکنەلۆژیا زۆر کاریگەریە بوو لەسەریان من ئەم ئەپلیکیشنەی بۆ دانم بەڵام دوجار خۆی توانێت لە ئەپستۆر بەیان درۆی دوێ پرۆگرامێک تر دابەزێنێت ئایا ئەتوام لێرە چۆن ئەو تابلەدەی وا کۆنتترۆل بکەم یان بتوانم کە نەتوانێت بەدڵی خۆی هەر ئەپلیکیشنێکی تری ویست چونکە من زۆر جوام لێ کردووە توی نادایکە و یوتیوبە هەموو ئەو شتانی تیانە کە منەمێ یوتیوبێکی تری دابەزانێتەوە ینی من چۆن بتوانم لە کۆنتترۆلی کەم ڕێک ئەو توش ئیشکالیان بۆ بەڕان بخۆشم بەسرم هاتیە دەڵم تا ئەو ینی ئەوە مەوجودە ینی ئەتیماد لەس ئەوەی بکاتن سەبارەت بەوەی هەتا یەک ئەپلیکیشنی لە دەرەوەی کە بڵین بازنێکە ئەو بەرنامەکەی دابەزێنێ پێ دەڵێ بەبێ پەرمیشنی تواتە بەبێ ڕزامەدی تو ناتوانانی دایبەزێنێ یاخۆت هەر ئەپلیکیشنێکی دامەزرم لە ڕێگای نۆتیفیکیشنەوە واتە ئاگادارکردنەوە وا لە ڕێگای ئیمێلەوە پێ دەڵێتن فلانکە بەرنامە دابەزێن هەتا بڵین ڕێتینجی ئەو ئەپلیکیشنە گونجاوە لە بوو 12 ساڵی بەلەو سەری لۆ خوارە یعنی ئەوان تەم پێ دەڵێتن ئەو ئەپلیکیشنە چییە زانیاریەکانی چییە پێ دەڵێتن ئەوەی کە گرنگە ئەوەیە هەموو دایک و باوکێک بتوانێت ئەم کارە ئەنجام بدە ئەوەندە ئاسانە دانانی ئەو ئەپلیکیشنانە کە هەموو دایک و باوکێکی ئاسایی کە تەنانەت ئاست و پلەیەکی خوێندنی واشی نەبێت بەڵام بتوانێت ئەم ئەمجۆرە ئەپلیکیشنانە دابنێت زۆر پرسیارێکی جوانە لە بۆەوەی پێویست دەکاتم بیدایەت
بەس هەتا کەسێک هەبیتن نیمسا کودەڵێ تەکنەلۆژیایشی بزانیتن بتوانانی دایبەزێنیت و ئەگەر بزانانی ئەپلیکیشنێکی ئاسایی دابەزرێنی ئەویش دەتوانی بکەیت تەنها پێویست دەکات هەندێک ئیمێڵ شتیوا هەیە لۆگین کاتن واتە هەتا کۆنێکتەکە دروست ببیتن لە نێوان مۆبایلەکەی منداڵەکە لەگەڵ ئیدایک و باوکەکە بەس هەنەوە ئەو کاتی پێویستە دواتر ئەو کاتی شتێکی وای پێویست ناکە تەنها داشبۆردەکە پێ دەڵێتن چەند سعات یاخود چەند دقە بەکار هاتیە ئەو ئەپلیکیشنە یاخود چەند سەیری ڤیددیۆی کردی ئەوانە هەموو پێ دەڵێ و ناوڕۆکەکان پێ دەڵێن بەس سەرەتا هەتا دای دەمەزرێنێ تۆزێک پێویستی بە کەسێکی وە تۆزێک لە تەکنەلۆژیە شارەزابیتن دروستە باشە بێجگەلەوەی کە ئەم ئەپانە بۆیە کە منداڵەکە بتوانێت یاخود کۆنتترۆلی بکەیت چی دیکە بکرێ بۆ هەرزەکاران ئەو ڕیکلامانەی کە یەتە سەر ئەپلیکیشنەکە یەتە سەر ئەو ئامریکە پێیەتی ئەوانەش لەگەڵ یا کۆنتترۆل بکرێت ئایا توانرێیان فلتەر کراوە ئەوەیان ڕاستی چونکە کۆمپانیا بڵێن زەبەلاحەکان ئاعتمادی کولیان لەسەر بڵین لەسەر ئەو ئاتس و ئەو ڕکلامانەیە کە لەسەرەکە تا ڕادێک هەندێک ئەپلیکیشن هەیە دەتوانی بڵین بلۆکیان کە وەکو ئاد بلۆکەر و ئەوانە بتوانی کە نانهێڵیتن بەس ئەوەش تا ڕادێک یعنی کو دەڵێ ناتوانین بڵێن 100% فلتەر کاتن و کە بە شێوازەکی دروست کە ئەوەی کە ئەمە بمانەوێتن لایەن بداتن پێویست دەکاتن ئەو ئەپلیکیشنانە یاخودەکەن بەکاری بینین شیاو بیتن بەکاری بینن بۆ نمونە هەندێک سوشال میدیا ئەوانە هەیە بەڕاستی عنی کات بە فیڕۆدانێکی زۆر بۆ کاتون سەرڕای وەش کە تووشی یعنی کێشەی دەرونیش دەبیت لەسەر حاڵەتێک و تەمەشا دەکەی دەچێت سوشال میدیایکی بەس بەدەیان سەعات جاری هەوە دەکە ئاگات لە خۆنیە هەموو ڕۆشتیە و کاتەکەشت بەسەر دێ نەشزانیت تەنها کات بەسەربردنەچی بەبێ ئامانزدا بەڕاست باشە ئێمە دواتر ئامانجمان ئەوەیە کە لێرەوە خانەوادەکان ئاگادار بکەینەوە هەم بۆ یەکێکی وەکو هاژەکە منداڵێکی لەو تەمەنەی هەیە هەم بۆ زۆرێک لە دایک و باوکانی دیکە زۆر گرنگە کەمە ئەوە باسیەکەین ئەپلیکیشنەکانش بناسیینەوە بزانین کامانن چۆنە شێوازیان دەمانێت بە شوێکی گرافیک ئێستا ئەو ئەپلیکیشنانە دەرەکەون لەسەر شاشەکە کاک فات جەنابەت ئێستا ڕۆڵی ئەوەمان بۆ بگەڕێکە تۆیتر ئێمە بێدەنگە بین جەناب دەبێ باسی ئەو ئەپلیکیشن بۆ نمونە ئێستا ئەویان خان ئەکادیمیە خان ئەکادمی کەس ینی دامەزراوەیەکی زۆ بەناوبانگە لە جیهان تەنها بۆ فێربوونی نەوەکان ئەوە هەم ئی گەورانیشی هەم بڵێن نەوجەوانان و منداڵانی هەیە بەڵام ئەویان بە تایبەتە لە بۆ منداڵان بەڕاستی بە تایبەتش ئێستاوە بەرەو هاویندا چوین و بڵێن شووی هاوینە زۆ پێویستە ئەو بەرنامانە هەبیتن لەسەر هەموو تابلێتە یا خۆت لەسەر هەموو سمارتفۆنێکی منداڵەکان ئەویان یەک لەوانەیە کە پێ دەڵێن خان ئەکادمی کیدز بەرنمەیەکە بۆی واتە بەس بۆ خوێندنە بۆ وانەکانە بۆ ینیشتی فێربوونیشتی باشە بەس شێوەی ئینتراکتیڤ شتی سەرنجڕاش بەڵێ ئەوەشیان بێگومان بۆ ئەوانەی کە منداڵەکان تازە بۆ نمونە 4 ساڵ 3 ساڵن بەرەو قوتابخانە دەچن یاخود بەرەو داینگەکان دەچن بڵێن ڕەوزەکان ئەو لێرە ئەوت دەکە لێر بۆ فێربوونی زمانی کوردیە دەتوان لەسەر شێوازێکی زۆ سەرنجڕاکێشە بۆ نمونە پیتەکان پێ دەڵێ یا خۆت زۆری دەستگرتنی قەڵەمەکە کە بە شێوازێک نووسینەکەی دەکەی بۆ من ئەلفوبایەکە بە شێوازێک وە کە سەبر منداڵەکە هەتا لێیان ڕابێتن لینگۆ کیدز ئەوە شێکەکە لە بەرنامە باشەکانە ڕاستی کە ناوڕۆکەکەی لە پێکاتێ لە ناوڕۆکەکانی هارڤارد یونیڤرسیتی واتە ئەو کە زانکۆی هارڤارد ناوڕۆکەکان زیاتر لێوێن دۆر سەرچاوی هەرگرتیا بێگومان ئەوە شتێکی زۆ باشە ئەپلیکیشنەکە لەسەر شێوازی چێ بۆ نمونە چۆن ددانی خۆت دەشۆی بۆ نمونە چۆن سرت دەشۆی یعنی ئەو شتانە بۆ منداڵان تا سەبر لێ ڕابێن و استفادە لێ بکەن و لە کاری ڕۆژانەیە دەتوانن بەکاریان بینن دوولینگۆ ئەوە شێک لەوای کە ئێستا خۆتان دەزانن زمان چەند زمان بزانانی ئەوەندە باشترە ئەوە شێکی لە ئەپلیکیشنەکانە کە وا دەکات منداڵەکان فێرە زمانە جیهانیەکان کاتن وەکو ئینگلیزی وەکو عربی وەکو فەڕەنسی وەکو ئیسپانی ئەوان هەموو چەندین زۆری زمانی تێدا هەیە دەتوانن سەبر فێریانکەن و بە تایبەتیش کە ئێستا بڵین خوێندنیان نەما دەتوانێت ڕاستە بەڵێ ئەوەش بوو کە باسمان کرد ئەوە یوتیوب کیس ئەوە لێرە تا ڕادەیەکی زۆر باش ویان لێ کردیە بڵێن کۆمپانیای گوگڵ یاخود ئەلفابێت فلتەری ئەو ڤیددیۆ نەشایەوەکانیان کردیە یاخود ئەوانێک کە شیاوان لە بۆ تەمەنی هاوتەمەنی ئەو منداڵە
لێرە بە شێوازێکی دروست فلتەر کرایە و دانرا کەواتەمە تا ئێستا 5 ئەپلیکیشن بۆ منداڵان ئیتر بازانین دوای ئەوە چی دیکەمان هەیە ئەویان باشە بزانین ئەو ئەپلیکیشنانی کە بۆ گەورەکانە بۆ دایک و باوکە کە چۆن چاودێری منداڵەکانیان زۆر باشە باشە بەڕێز فەوزی ئەمێ بزانم ئەو ئەپلیکیشنانی کە هاتبوو هەمویان فریە یاخود ئەوانە زۆربیان فرینە تەنها ئەوەکەی بڵێن لینگۆکیتس نەبیتن دەتوانانی مەسەلەن ئەگەر پرمیەمەکەی بکڕێ هەیتی بخۆ بەشێکی لە فریەکە هەیە بەڵام ئەوەکاندی هەمویان فرینە دەتوان بە خۆڕایی دایبەزێنن و ئاسایی شتێک کە زۆر سەرنجی ڕاکێشام و گرنگ بوو ئەوە بوو کە پلەبەندی کرابوو واتە هەر لە ڕەفتارە کۆمەڵایەتیەکانەوە فێربوونی وانەکان پاک و خاوێنی ڕاگررتنی کەسێتی ینی ئەوە نییە هەمووی تێکەڵاو بێت هەر ئەپلیکیشنێک و بۆ شتێک ڕەنگە دایک و باوکێک بەسمە بستیانەوە بێت زۆر لە ڕووی پاک و خاوێنی کەسێتی و منداڵەکە گرنگی ڕاستە مادەم هەرتۆ قرارە و ئایپادێکیاوەتە دەستی یا تابلەتێکیاوەتە دەستی و سەیری بکە هیچ ناباسوودی هەبێت کە هەم بەردەوام بەدێتی با ئێستا ئەو ئەپلیکیشنانش ئاشنا یاخود ئاشنا بکەین بە بینەرەکان کە بەتایبەت بۆ هەرزەکار و بۆ گەورەکانە لەسەر هەرێکیان تۆ ڕوونکردنەوەی زیاترمان پێ بدە بڵێ بێگومان گەورەکانش پێویست دەکاتن یا چۆن منداڵەکان بەرنمەیەک وکە پێویستە گەورەکانیش بەرنامەی تایبەت بە خۆمان هەبیتن یەک لەوانە کە بەرنمەشی زۆر ینی سەرنجڕاکێشە 21 دەیس ئەویان چییە واتە ئەگەمانەوێ شتێکی نێرێنی لەلایەن خۆمان بگۆڕین یاخود چالنجێکی خۆمان بکەین ئەلنگارێکی ڕۆژانەی خۆمان بکەین لە ڕێگای و بەرنمەیە زۆر باشە خۆم بەکارمهینە زۆر ئیسیفادەم لێ کردیان گۆڕینی خوەکات یعنی دەتوانانی بەکار بوو منە ڕۆژانە دەدەقە چارێگەک تەنها بە پێیان بڕۆ یعنی وە بکەی وەت لێ دەکاتن ئەو جەوەی خۆشە لە ڕێگای ئاگادارکردنەوە پێ دەڵێتن هەستا بڕۆ ئیشەکەی خۆتوە ئەو بکاتن و بەرنامەکە بەبیرت دێنیتەوە چکە جارها لەگەر سەرقاڵی کار و کردەوەت لەوانەیە مەشغول بێ ئاگات لێ نەمێ بەڵام ئەوەیانی ئێستا بەستەوەی ئەم ئەپلیکیشنە کە ئێستا ئەیبینین هی ئەوەیە کە گەورە چۆن تامری لەگەڵ کات نەک بۆ چاودێری کردی منداڵ نەخێر ئەوە هێشتا پێشتر بنوە باشە مەسلەی پۆدکاستیش ڕاستی ئێستا زانستی سەردەمی ئێستا بۆ فێربوونی چونکە ئێستا لە ئەوەی سەریعداینە ینی خێراینە لەوانەیە زۆر پێویستمان بە خێرایی بیت یەک لەوانێک مەسلەی پۆدکاستە یعنی زۆ گرینگە بۆ نمونە کتێبە دەنجیەکانە بۆ نمونە هەندێک کەسی بەناو بانک هەیە لەوانەیە ئەمە نیانگەینێ باشە بەس لە ڕێگای ئەو پۆدکاستانەیەوە خت لە ڕێگای ئەو بەرنامانێک کە میێوانداریان کردیا ئەمە دەتوانین هەم لە ڕێگای دەمکارەکەی خۆمانەوە لە ڕێگای هیتفۆنەکەەوە جێبدەینە ئەو پۆدکاستانێک کە زۆ سوودی هەیە بەڕاستی ئەمە نزیکەی ئەو چەند ساڵی ڕابردوو زۆ ئیسیفادەم لێ کردیا چونکە بە سەدان کەسی وای تێدا هەیە بڵێن ئەو داهێنانیان کرد ئەو شانیان کرد هەمووی دەتوانن لێرە ئەو بکەن و بە شێوازێکی فریشە دەتوانانی گوێ لێ بگرێت و ئیسیفادەی لێ بکەی و لۆکاری ڕۆژانت بەکاریان بینیتن هەڵبەت ئەم ئەپلیکیشنانە کاتێکە ئێمە بەکاریانێنین ئەبینە بەکارهێنەری ئەگەر بەردەوام بین لەسەریەوە زیاتری شتێکەڵیەوە بین هەر هەم کە بەکارهێنەرین با سوودێکیشی هەبێت ڕاهاتنە لەسەری وەوانە ئەکید یعنی ئەستا ئەگەر لەوە لێ ڕابێ لەوانێ بخۆتە ئۆتۆماتیشی یعنی هەر ڕۆژانە دەحەز لێ دیسان جێ بدێ چونکە ئەوە لە بۆ فێربوونی باشە ئەم ئەپلیکیشنی دیکەیان کامەیە بڵێ سەرڕای ئەوەی گوتمان مەسەلم بۆ منە پۆدکاستە سەرپەرشتی منداڵیە یا خۆت کار و کردەکانە لێرە ئەوە چێفۆرست بەرنمەیەکی خەنزیلانەیە لە ئەوەیە کاتەکانی خۆمان ڕێک بێخین لۆ کاتەکانی خۆمان ڕێک بخین بۆ نمونە من دادەنیشتم خوێندنم هەیە باشە لەو خوێندنەی 25 دقەجارێک یا خۆ 5 دقەجارێک برێکێکی وەردەگرم کە ئەو تەکنیکش پێ دەڵێن کە پۆمۆدۆرە تەکنیکی پێ دەڵێن واتە تو لە ناوان ئەو 25 خولەکە دەتوانی 5 دقە 5 خولەک بتوانی برێکێکی وەگری ئەوە دەڵێ ئینتاجەکەی بە قووەتر دەبێتن یان ئیسیفادەکەی زیاتر دەبێتن هەم تووشیش بێزاریش نابی هەم تووشی ینی ئیسیفادەی دەکەی و بەرهەمدار دەبێت ئەو لە هەم بوارەکان لە بواری خوێندن لە بواری کارکردن لە بواری دڵخۆشکردنی خۆت یاخود بەکارکردنی ئینتەرنێتمنت ئەوانە هەموویان دەتوانی بەرنامە تێت چییە ئەم ئەپلیکیشن بڵێ ئەوە شان یەکەکە لە سەرچاوە گرنگەکانی کە پێویستە ڕاستی لەسەر هەموو کەسێکی گەورە جێبداتێت چکە زۆر کەس داهێنەر هەیە ئەوانە هەیە دەڵێ مێشی خوان هەمەوە کردێ لێرە عەرزیان کردیا لە نێوان بڵێن نزیکەی دەخولەک تا
کەسانی سەرکەوتوو لە هەموو کەسانی بوارەکانە. سەرکەوت لە هەم بوارەکانە لێر دەتوانانی جێ بدێ چیرۆکی سەرکەوتنەکانی خوان و بە چەند زمانتیەتی ڕاستی خۆی ئینگلیزیە بەڵام دەتوانی لە هەندێک ئەوە خۆشببختانە هەندێک سەبتایتلی کوردیشی تێدا هەبوو کە خۆشببختانە وەکو نیشتیمان تێدەکس نیشتیمان ئەوانە هەموو ئەوەش بەشەکە لە تێبی گەورەکەنە ئەپلیکیشنەکانی تریش هەر هەمووی بە ئینگلیزیە ئەوانە زۆربیان ئەرۆڵە خۆزەوەی مەسم بۆ منە لە پۆدکاستەکە دەتوانین مەسەن کوردی تێدا یعنی هەموو زمانەکانی جیهانیشی تێدا باشە ئەمە گرنگە بزانین لە بەرەوەی فامیلی لینکە ئەمەیان چۆنە خێزانەکە چۆنە توان بەکاری بێنن ئەویان کە بڵێن کۆڕی برێن سەرچاوی گرنگی بەرنمەکەیە کۆڵەکەکەیتی پێویست دەکاتن کە لەسەر هەموو دایک و باوکەک ئەو ئەپلیکیشنە هەبیتن فریە پێویست بە بڵێن هیچ پەیمەنتێک ناکەم ئەوەی دادەبەزنی لە ڕێگای ئیمێلەکەم ئیمێلەشی دروست دەکەی بۆ منداڵەکەت لە ڕێگای یۆ لەگەڵ ئیمێلەکەی خۆت لینکیان دەکەی و کۆنێکتیان دەکەی بە شێوازێکی وە هەموو ئەپلیکیشنەکان پێت دەڵێتن چ شتەکان هەمووی تێدا هەیە بە هەموو بە شێوازەکی زۆر ورد هەم دەتوانانی بلۆچیان بکەی هەم دەتوانێت بۆ منە زۆر شت هەبووە لەوانەیە بەجێت ناکەوانە ئەتو دەتوانین تەنها لە خۆت پێویست ناکە ئایپادەکەی لیستی زۆر باش کاکفات ئێستا ئەمانەی کە هەمووی بینیمان ئەم پێنجدانەی دیکە هی گەورەکان بوو کامیان لەناو ئەوە بەس بەبیر بێنینەوە کە هی هەرزەکاران بوو بۆ نمونە کە مەسەن کۆنتترۆلکردنی فامیلی کۆتایبێت ئافوازادە شارەزا لە بواری تەکنەلۆژی ئەم بەیانێ لەگەڵمان بوو بۆ هیوای کە ئێمە سوودمان بینی بینەراشمان سوودیان بینی زۆر سپاس دووبارە بەخێر هاتن بەخێر بن. ئەم وەرزە زۆر خۆشە بە تایبەت ئەم ساڵیش سپاس بۆخوا کە جیاواز لە ساڵانی پێشوش کە ساڵی و کۆرۆنا هەمووی حەقی کردوتەوە بەهارێکی زۆر خۆش و ڕەنگینە و زۆر بەشمان حەزەکەین کە لە مۆرزای بچینە نێو سروشت و بە جوانیەکانی سروشات بینەوە بەڵام زۆرجار چێش بینین لە جوانێکی بەهار بۆ هەمومان وەک یەک نییە بە تایبەت ئێستا بۆ من لە بەرەوەی خەمی داواممان ڕاکەینەوە ناتوانین تەواو چێژی لێ ببینین بەڵێ جا زۆر کەسیش کە لە وەرزی بەهار تووشی هەستیاری بەهارە ئەبن ئەوەش هەیە چونکە ئیتر وەرزەکەی ئاوهایە کە هەندێک گوڵوگیا هەیتر بەو شێوا کات هەندێک کەس کە هەستیاریان هەیە لەم وەرزەیە زۆر زیاتر ئەو کێشیان بۆ دروست بێت جا کۆمەڵی کێشە و گرفتی تەندروستی کەشیان لەگەڵەوە هێتە سەر ئەو نەخۆشیانەی کە لە کەسێک بوو کەسێکی تریش جیاوازە و نیشانەکانشی وەک یەکترینین ئەمانوێ بزانین کامانن لە وەرزی بەهارە تووشی ئەو کەسانە بن کە خۆشیان هەستاریان هەیە هاوکارمان دکتۆر هەڵوێست ئەو ڕێنمایانەمان پێ ئاات کە لەسەر هەستیاری بەهارەیە باپێکەوە بینەری بین. سڵاوتان لێبێ من دکتۆر هەڵوێستم. بەهار وەرزی دڵخوازی زۆر بەمان سەیران و گەڕان و سەفرەکانمان هەموو ساڵێک بۆ بەهار هەڵدەگرین بەڵام لەوانەیە بیست بێت تانیا لە خێزانەکەی خۆشتاندا هەبێت کەسێک دەڵێت من خواخۆمە وەڵای بەهار هەر نێت چونکە هەستیاری بەهارم هەیە اینجا سەری ناوەکەیکەن هەستیاری بەهارە ڕەنگە بە ناوەکەیەوە دیار نەبێکە ئەمە بابەتێکی جددیەوە زیاترۆک و پژمە و کۆکەیەکی سادە بیبینین یاخۆ تەنە جاریش بڵێن نازومە کردەکە بەڵام ئەوانەی هەیەە هەموو سەیران و چونە دەرەوەیکی بەهاریان بە ترس و دڵە ڕاوکیەوە بەڕێ دەکەن. هەستیاری بەهارە زیاتر بەهۆی دەنکە هەڵاڵەکانەوەی کەوا دەکات جەستە کاردانەوەیکی گەورەی هەبێت بەرامبەریان و بکەوێتە جەنگەوە لەگەڵیان چونکە پێی وایە ئەم شتانی کە هاتوونەتە نێو جەستەمانەوە میکرۆب و نەخۆشی ئەم کاردانەوانی جەستەشت هەڵامەت و هەستیاری و خورانی چاو و پەڵۆ و لیر و ئێگزیمای پێستە تووشەکەن و لە خراپترین حاڵەتیشدا جەستە بە هەستیاریەکە تووشی شۆک دەبێت و فشاری خوێن لە پڕدا دەبەزێت و بۆریەکانی هەناسەش دەگیرێ واتە مەترسیدارە. نیشانەکان چی؟ نیشانەکان کۆکە، پژمە، تەنگە نەفەسی، ئاوی لووت و ئاوی چاو و خورانی پێستن. ئەم بێنەوبەردەیەش لەگەڵ دەرکەوتن و زیادبوونی هەڵاڵەکانەوە دەست پێ دەکات واتە لە سەرەتای بەهارەوە دەست پێ دەکات و تا مانگی 6 دەخایەنێت. دەنکە هەڵاڵەکان و مووی ئاژەڵ و تەپوتۆز کە سەرچاوەی ئەسڵی کێشەکەن زۆربیان لە ڕێی هەواوە بڵاو دەبنەوە واتە لە هەموو شوێنێکەن. ئەی چی بکەین باشە کەواتە مادام ئەم شتانە لە هەموو شوێنێکەن؟ جارێ باسی خۆپارێزیەکان بکەیت کە دەبێت چی بکەین چۆن خۆمان پارێزین دوای باسی چارەسەرەکانیش دەکەین. دەبێت لە هیچ مەجلیسێکدا دانەنیشن کە جگەرە و دووکەڵی تێدایە. لە تەپوتۆز دوورکەونەوە
ڕۆژانی خۆڵباری نێنە دەرەوە کە دەچنە دەریشەوە لەم مانگانی بەهاردا بە تایبەتی ماسک ببەستن کە هاتیشنەوە بۆ ماڵەوە دەست بەجێ خۆتان بشۆن و هەوڵبن بەیانیان زوو نەچنە دەرەوە چونکە ئەو کاتە زۆرترین دەنکە هەڵاڵە لە نێو هەوادا هەیە. وەجلەکانیشتان لە شوێنی داخراودا بکەن بە تەنافەوە و لەو ژوورەی تێدا دەخەون پەنجەرەکان با داخرابن و فیتەریش بکەن بە سپلێتی ماڵەکانتانە. هەندێک کەس نیشانەکان زیاتر لە چاویاندا دەردەکەون و کۆکە و پژمەیان کەمترە زیاتر چاویان هەستیارە بە بەهاردا بۆ ئەوان وا باشە جگە لەو شتانی کە باسم کرد چاویلکەش لە چاو بکەن و بە ڕۆژدا زۆر نەچنە دەرەوە کڵاو لەسەر بکەن دەست و دەم و چاویشیان زوو بشۆن ئەگەر مەیکەپشیان کرد و خانم بوون با بە پاک و خاوێنی مەیکەپەکە بکەن و کە لە دەرەوە بوون زوو دەست نێن بە دەم و چاویانەوە. ئەمە خۆپاراستنەکان ئەی چارەسەر هەیە؟ بەڵێ چارەسەریشێ. دەبێ بڕۆی سەر لە پزیشکێکی پسپۆڕ بیت ئەویش کە سەیری نیشانەکانی کردیت و پشکنینی بۆ کردیت دەرمان و سپرای لوت و قەتری چاوت بۆ نووسێت. ئەگەر ئەمانش سوودی نەبوو تا 2 وەرس واتە تا 6 مانگ هەر هەستیاریت هەبوو سەرڕای ئەو دەرمانانشی کە دکتۆر بۆی نووسیوت ئەم جارە دکتۆر لە ڕێی قۆڵەوە کوتانی هەستیاری یاخود ڤاکسینی حساسیەتت بۆ دەکاتە وەکو ڤاکسینی کۆرۆناوە. ئەم ڤاکسینە بڕێکی کەم لەو شتەی تێدایە کە تۆ حساسیەتت پێ هەیە. بەڵام ئەوەندە زۆر نییە کە کۆئەندامی بەرگریت کاردانەوەیکی گەورەی هەبێت بە دواتە بۆ منە تۆ کێشت لەگەڵ هەڵاڵەدا هەیە کەمێک لە دەنکە هەڵاڵی تێدایە بەڵام ئەوەندە زۆریش نییە کە تۆ نەخۆش بکەویت پێی. بەرەبەرە لەگەڵ هەموو کوتانێکدا و ساڵ بە ساڵ دکتۆرەکەت بڕی مادە هەستیارەکەی نێو ڤاکسینەکە زیاد دەکات تا لە ساڵی 2 و 3دا بە تەواوی کۆئەندامی بەرگریت ڕادێت لەگەڵی و شەڕی لەگەڵ ناکات و تۆش هەستیارێکەت نامێنێت و نەجات دەبێت. بە هیوای تەندروستێکی زۆر باش بۆ هەموو بێت. باستە بابەتێکی ترەکەین باسی کوردێکەکەین کە لە دیاسپۆرایە لە شاری دیترۆیتنی ویلایەتی میشێگان کە کوردێکە بە ناوی ئومێدجاف لە ساڵی 1995ەوە چۆتە ئەمریکا ئێستا خاوەن ڕێستورانتێکی تایبەتە بە پیزا کە کەمە لەمە بەر تەبرسیشم بوو ئەوە نەباسی ئەومان کرد. خواردنگەکە ناوبانگێکی زۆری پەیدا کردووە جا ڕێستورانتەکە لای خۆی و خێزانەکەیەوە لەلایەن هەردوولایەوە بەڕێوە برێت. سۆڤان هەرکە باسی ئەومان کرێکسەر حەزم لێ بوو نازان بەم بەیانە پیزاش ناخورێ بەڵام ئەوەنە بە جوانی ئەو خێزانە دروستیەکەن و ئاماژیان پێ کردەوە هەر خۆشیان نین لەگەڵەوەی ژمارەیە کارمەندی کورد و نەتۆی دیکەش ینی کوردیانتیایە نەتۆی دیکەشیانتیا بەیەکەوە ئەم شوێنە بەڕێوە بن. ئومێدجاف کەسایەتێکی دیاری وڵاتی میشیگن ئێستا چالاکوانێکی سیاسیە کۆمەڵایەتیە هەموومانی تایە کە کوردەکان دەستێنە کارێک هەر پیشەکەی خوان نییە بە چەندین کاری دیکەشەوە ناوبانگ دەرەکەن بە وەندێکی فراوانیشی لەگەڵ بەرپرسەکان و بزنسمانەکانی میشیگنیشا هەیە بە ئاشنا بین بە ئومێدجاف. خواردنگەیەکی بچووک بەڵام ناوبانگێکی زۆری پەیدا کردووە دەکەوێتە شاری دیترۆیتی ویلایەتی میشیگنی ئەمریکا ئەو ویلایەتەی بە دڵی ڕەوەندی عێراقی و عەرەبی ناسراوە. خاوەنی ڕێستۆرانتەکە کوردێکی باشووری کوردستانە. ئومێدجاف لەگەڵ خێزانەکەی خواردنگەکە بەڕێوە دەبن کە تایبەتە بە دروستکردنی پیتزا. لە ساڵی 1990ەوە ئیشەکەم لە پیتزا تقریبا 18 ساڵ شەم دوکانەی خۆمە بە یەکەوە لەگەڵ خێزانمە سەرپەرشتیەکەین. ئێمە لە وڵاتی میشیگان مەشهورە بە دیترۆی دەژین شاری پیڵەن مۆتۆرستی هەموو شەریکەکانی سیارە لە شاری میشیگانە بەحەقەت من هاتمە ئەم شارە لەبەرەوەی خەڵکیی زۆری خەڵکی عێراقی لێیە و هەست بە غەریبی ناکەی عێراق و لوبناان و سووریا و یەمەن و ئەم هاوڵاتیانەی لێ ئێمە لە غەریبی بووین ئێرە زۆر مەناخێکی باش بوو ئێمە. ئومێدجاف هۆکاری سەرکەوتنی هەر کار و بازرگانیەک پەیوەست دەکات بە بەردەوامبوون لەسەری. ئەو لە ماوەی ئەو چەند ساڵی لەو خواردنگەیە کار دەکات ژمارەیەکی زۆر کوردیشی خستوەتە سەرکار بە تایبەتەوانی سەرەتای چوونیان بووە بۆ ئەمریکا. لە وڵاتە هەر ئیشێ بکەی ئەبێ بەردەوامی هەبێ و ژیان ئەبد ناوەسێ لە ئەمریکا ئەبێ هاتوونەتە ئەمریکا لە 95 تا ئێستا بۆ 1 دقش نەوەساین. ئێمە لە میشیگان یعنی وەکو خێزانی ئێمە هاوکاری زۆربەی زۆری ئەو کەسانەمان کردووە کە هاتوونەتە ویلایەتە. جگە لە کاری بەڕێوەبردننی خواردنگەکە ئومێدجاف چالاکوانێکی سیاسی دیاری کوردە و
پەیوەندیەکی بەهێزی لەگەڵ ڕەوەندی وڵاتانی عەرەبی و ئەندامانی کۆنگرێس و بەرپرسانی ویلایەتی میشیگن هەیە. لەسەر ئاسی ویلایەتی میشیگان عیلاقێکی باشمان هەیە سیاسیان لەگەڵ کۆنگرس و سەنەتۆر و گەڤەرمەنەوە، یعنی هاوکاریی باشمان هەیە، پشتگیریی باشمان بۆ کردوێتەوە بۆ کوردستانیش لێرە و لەسەر قەزەی کوردی زۆر معلوماتیان هەیە و زۆر بەشیان چوشن بۆ کوردستان، ئەویش بە لەڕێی ئێمە بەیانیان ئیشەکەین، ئێوەرانیش سیاسیان هاوکاری کوردستانەکەین بە شێوەیەکی گشتی. بەراورد بە زۆربەی ئەو نەتەوانەی کە لە ئەمریکا دەژن کورد کەمینەیە، بەڵام لە نێو ڕەوەندی کوردی ئەمریکا چیرۆکی پڕ سەرکەوتن و باڵکێشن. عیسا حەسەن، کوردستان 24، دیترۆیت، میشیگن. کاتێ باسی خواردنمان کرد، ئەنی ئەگەر خواردن بخۆم بیرمەچێتەوە مۆبایل و شت هەیە نییە وایە؟ جا من و هاژە شتێکمانکە خۆشە نانەخجا خەت بە تایبەتی منەوە نە بە خاوەی خۆم و لەزەتی لێکە من حەز ناکەم مۆبایلم لە لەبێ، یعنی ئەمە بەسمانەوەی داشکانەکە شمولی منوتەوەکە. بابەتێکمان هەیە زۆر سەرنج ڕاکێشە، چونکە ئازانین کاتێککە مۆبایل بەکارێنی بە تایبەت ئێستا ئەچیتە ڕێستۆرانتەوە کۆمەڵی ڕەفیق بەیەکەوە دانیشتون لەسەر مێزێک هیچیان لەگەڵ یەکانین، بۆ نییە بەیەکەوە دانیشتون نزیکن، هیچیان لەسەر ئەو مێزە بەیەکەوە نەبوون، تەنان دوای بیریان چۆتەوە بوو هەمویان لە سەریان لەو مۆبایلەکانە و بەکارهێنانی مۆبایل بوو کاتە پێویستە، یعنی زۆرجار پێویستە سوودی لێبینین بۆ سوود وەرگرتنە، بەڵام ئالوودەبوون بە مۆبایل زۆر جار خۆشی توێژەکان هەموو شتانەی کە لە دەوروبەرتە لەگەڵ هاوڕەیەکە هەمووی و لێسەنێتەوە، بە تایبەت کاتێکیتە باخچەیەکەوە مۆبایلێکمان بەدەستێ ئەوەنە ڕستمیەگرین بیرمان چۆتەوە خۆمان لە چاومان لە ڕۆحمان لە دەروونمانە تۆماری بکەین. بێگومان جا ئەوە زۆر گرنگە، هەندێک کەس هەیە پرۆژێکی کارکردن ئەکات جگە لەوەی کە ئەبێت تا داهاتێک بۆ ژیانی خۆی بەلایەکیشەوە بیر لەوە کاتەوە لە ڕوو کۆمەڵاتەکەی چۆن خزمەت بە خەڵک بگەێنێت. ئەم بابەتە بۆیە دەڵێن سەرنجڕاکێشە، چونکە دەچینە میوانداری مۆبایل بەدەستمانەوە لە بۆنە کۆمەڵاتەکان دیسان مۆبایلمان بەدەستەوە، هەر سەرقاڵین بە مۆبایل و ڕێگە نادین هیچ چێژ لە دیدارەکە وەربگرین نە لە دانیشتنەکە وەربگرین، وەک هاژەوتی بەیەکەوە دانیشتین بەس شوێنەکەمان لە ڕووی فیزیاییەوە ئەگینا لە ڕووی ڕۆحیەوە هەمومان لە یەکتری دوورین. جا ڕێستورانتێک و چێشخانەیەکیش ئێستا هەستاوە کارێکی زۆر ناوازەی کردووە، وەک سەرەتاکە باسم کرد من و هاژە ئەو داشکاندنە شمولمانەکات. چێشخانەکە داشکاندنێکی کردووە و چێشخانەکە لە دهۆکە چاڵنجێکی بۆ هەر کەسێک هەیە کە دێتە چێشخانەکە، جا هاژە باسی چاڵنجەکە بکە. چاڵنجەکەی بەو شێوەیە کە هەر کەسێک لە چێشخانەکەی مۆبایل بەکار نەهێنێ، مۆبایلەکەی دەرنێنێ و خۆی پێوە مەشغوڵ ناکا بۆ مۆبایلەوە سەرقاڵ نەبێ و چێژ لەو کات و خواردنەوە بگرێت کە بۆی دانراوە، ئەوە داشکانی تایبەتی لە 15 وەردەگرێت. ئەمەش ئێمە لێرەوە ڕێکلامی بۆکەین، بەڵام ڕکلامەکە بۆیە کە بتوانین چێژ لە خواردن و دانیشتن و کەشەکە ببینین، با ببینیم زانین ئەم چێشخانەیە چۆنە، داشکانەکە شمولی کێوکێیەکە. خارنگەهەکە جودایە. سەیدام خێراتن سەرچاوی من کەرەمکن ئەڤە منیوە و ئەڤەژی سندۆقە ئەوڤەرا مۆبایلەیە. ئەگە هەندێک مۆبایلی خۆکردە سندۆقەدا مە دیسکان دەکا هەیە. ئەشیاسا و ئۆفەرن vê xaringehê ew e ku her kesekê qesta wa biketin û amade bîtin twî demê ku li vêrê de derbas ketin mobaylê bidanîtin, ed beramber vî karî da 15 sadê daşkandin dê bû li ser bihayê xwarinê hête danan. أهلا وسهلا تفضلوا هاي المنيو وهي في عنا صندوق إذا بدكم تحطوا موبايلاتكم فيها في عندكم ديسكاونت رح نعمل لكم ديسكاونت على الحساب. خودی مرا مجبه و فریاوک و خالق زوید جارا بتر نزدیک بیت و صحبت الگلی بکن شینا سر مزخارن جی تلفن بیت ایدی بلا تلفن نبی سر مزخارن دفمه و فرق مدانا مای خلکی باید تنیگمه و فرامج هر کسی که موبایل کار نینید 15 ساده دی بتخصص حسابانا. Ev kare bû cara yekê li parêzgeha Duhokê tête kirin. Ev e jî ji pêxemet mifawergirtina demî ye ji bo pêskirina peywendiyan. Ev ê gavê jî welatî dilxweşkirine û hebûna demekî ji bo danûstan û pitir haydarbûna rewşa êkûdû
ئەبی گرنگ و پێویست دەبینن. وابەژی بوکسەکە ئۆڤەرە مۆبایلەیە ڕاستی تشتێکی گەلێک باشە. مثلا گەلێک جارا مرۆڤ هەواڵت خۆت دێنان مرۆڤ خێزانە خۆت دێت هەمی گاواب مۆبایلێ ڤەت مژیلن ئەب خۆ یعنی مۆبایلێ ئەمیش ئێکودوو دزین صراحەت المال مثلا کۆنێکشن یا عائلێ نەمایە یا هەواڵە نەمایە پەتەر مۆبایلێدا گەلێک کودوت مژی ئەد جیهانە عەولەمە و تەکنۆلۆژیایەدا بەشێکیش دابوونەریتên باش هاتینەش دەستدان. هەروەسا سەدەما پێشکەفتنا تەکنۆلۆژیایê danûstandin û sehbetên germên caran kêm bûyne. Ku evê jî metirsîl serpeywendiyan durust kiriye, bi taybetî et nava xaringeh û kafiyan da her kese û serê wî et nava mobayla wî daye. ئەگەر دێ مۆبایلی خۆ kinevê boksê de dimayî kê me dîskan dike heyvova. Herçende mobayl ji bo asankirina karobarên jiyanê hatiye û rekên dûr jî li hemberî mirivê Kurd ketin. Lêpa gelek cara gazindawê çendê tête kirin ku vî amîrê biçûk bûye sedem ji bo sistî û xaviya peywendiyên civakî û bigire peywendiyên xêzanî jî. Ji ber vê ji rengê ev gava vê xaringehê piçekî şwê sarî û sistiya peywendiyan kêm biketin. Mesûd Ermilî Kurdistan 24 Duhok. باشە مەسعود محەممەد کارێکی جوانی لەسەر کردو بەڵام ئێمە پرسیاری زیاترمان هەیە دەمانێت زانیاری زیاتری شوەر بگرین و لەگەڵ سیپان محەممەد کە لە دهۆکەوە خاوەری و چێشتخانەیە گفتوگۆکەین کە ئەم بەیانی میوانی بەرنامەی بەیانی 24 بێت سوپاسێکین کە لەگەڵمان ئامادە و سوپاسێکین بۆ بیرۆکە جوانی هەر هیچ نەبێت واز لە داشخانەکە بێنین هەر هیچ نەبێت وای کردووە کە هاوڵاتیان بەو شێوەیە لە یەک نزیک بکەونەوە ڕەگە کەسێک بڕوات مەبەستی داشکانەکەن بێ بەس مەبەستیەوە بێت ئەو نیو سعاتە و چل دقیقەکە نانەخوا سعاتێکە نانەخوا دوورکەوێتەوە لە مۆبایل بەڵێ بەڕێز سیپان وەک خاوەنی چێشخانەکە بە شێکی ڕاستەوخۆ لە دهۆکەوە لەگەڵمانەیە ئەم کاتت باش بەیانێکی باش و ڕۆژێکی خۆش بۆ ئێوە جارێ پێم بڵێ چ شتێک هەنیای کە چاڵنجێکی بەم شێوەیە بۆ مۆبایل بەکارنێنان دانیت و تاقیکەیتەوە لەسەر خەڵک جا بەس ئەوەش بڵین ئەمە چاڵنجە بۆ ماوەیەکە و تەواوە بێت نامێنێت ئەم چاڵنجە gelek memnûn spêda hemî Kurdekî baş bît Xwedê ev bîrokê şindê dest pê kir hemû her ji me bixûl gel hindekî biradera yanî em dirîniştinê bûn her cihê me kafteriya me yanî bû me nexweş bû me kesekî ji me sehbet li gelekî nedikir em rawîn me bixû testekî tiştî kir me carband gelek tiştekî xweş bû me telefonê xwe teslîmî kaptinê xwe kirin me bixwe sehbet kirin we bizanim saetek bû me rîniştina xwe gelek tam dît ev hizre şindê çêbû her şivê sehbeta me çêbû me kire proje êdî me ev çend rojeke dest pêkirî û xelkek gelek baş sehetiyane û hinde hezirî dî û me ji vê çalendê çêbûn xwedê hes ket de proje dî jî tên her li gel ya telefonê tiştekî xweş bû yanî me bixwe dest pêkir me bixwe têst tekir baş bû êdî me bi xelkekî jî dana hene cora cor hene xelek yanî hecet yanî tenê jî qebîl nakin کاکسیپان من ئەو پرسیارەشم کرد خەمی ئەومە چاڵنجەکە زوو تەواو بێ ئەڵێم ئەمە چاڵنجە تەنیا بۆ چەند ڕۆژێک و یا چەند هەفتێک یا بەردەوام بە چەمان چێشخانەکەتان بۆ ناوبانگ پێیا بکات کە خەڵک کەمترین کات مۆبایل بەکاربێنێ مەوە سەدانە و ئەمی دەست پێگە بووین و مەفشولەکیرام حەسیین گەلک ڕستورانی دیژی هەروی کارێمە ئەنجام بدەن وەکی مە دەست پێ کرد بیت ئەم دهێلین ئەم دل دەفخۆینی مە نەدانا وەخت بوو دێ بەردەوام بیت ئەم دوی ناوی بخۆیلین و مە دەست پێکردی و خەڵکێک چافمە بکات نەبەس ڕێستوران گەلک جێدیە تەین ئەنی خەڵک چیتێ ماڵە احتیمالە نەشن جەهێکی دی بەس خەڵکێک دێشت ڕێستورانتێکی ئانژیل هەر جەهێکی قەهوێ بیت یان پرۆژێ دی هەبن و وێ چاڵنجێ بکات دێ خەڵکێکی استیفادە دەکات باشە کاکسیپان تۆ خۆت لەوەی ئەیان بینی ئەو کەسانەی کە بڕیارێن بەشدار بن لە چاڵنجەکە مۆبایلەکانیان بەکارنایەنن هەستیان پێیەکەی کە گەرم و گورترە بن بەیەکەوە قساکەن بەیەکەوە و ینی بیانوەکانیان زۆرتر نابێت بۆ خواردنەکانتان یاخود خواردنی زیاتر داواکەن چ گۆڕانکاریەکی هەیە لەگەڵەوەی کە مۆبایل بەکارنێنن ئەگەر مۆبایل بکارنێنێن تابعی ینی بۆ چاوە بژمەتە بۆ مەژی باشەوەک جێش کاری
قالك نارينا يعني قالك وقت ببنات تقول ببرين يعني دزي قرابن شو قالك تحملنا كان بالتلفون همي فير بوينه كل لازم تلفون بيت افكارنا ووقت تلفونها بيد سحباتي كان هيك سحباتها بيد قهوات براتت شيريني براتين في قيد تقارن تشت بردان بس وقت تلفوني بتون بجيل بمشكلة کار نکرد یعنی هم ده مشکل گل تلفونی بید تو برسینا بید تو تینینا بید دل تناش تشتاد تلفونی و مجیل بید باشە کاک سیپان ما باوە بڵم فەرهەنگێک هەیە لە ناو ئێمەی کورداکە چینە چێشتخانێکە و خێرا داوای خواردنەکەین ئەگەر 10 دقیقە 20 دقیقە پێچ یەکسەر بانگی کەسەکە کەڵی کاکە دەمێکە دانیشتوم چاوەڕێم ئەمە وا ناکات زیاتر کۆمەڵایەتی بین بەیەکەوە هەم ماوەیەکی زیاتر بەیەکەوە دابنیشین و کاتێکی زیاتریش بەیەکەوە بەسەربەرین لەگەڵ ئەوەشە دەمەوێت بزانم ئایا هەبووە پێی بڵێنەوە سندوقەکەیە وەرە ئەو کاتە کۆمەڵاتی دروست بکە بڵێ نا من مۆبایلەکە بلای خۆمدانم زەرورە و نامێ بچان دەمێ و چاڵنجەکە بەشدار نابم حالات الجال دف ما تشي بينكو كابتن شو أسر ميزين والجال أخفتي أوفر بوجوتيا قلتي ده بازا صادق بتخصم كين أجر هي تلفون أخذ دانا بيجتن كبرها قلتي أجر تخرج خصم كي أسنشم تلفون أخذ دانا وصير عارفك تلفون من الدف مبيت يعني قابلنا كده بينوينات يعني تحملنا كده يعني تلفون بداني أجر همي بلاش جيبت حساب جيبونا أجر هموش بلاش ناشد بالتلفون هەندێک کەس هەیە ڕاستە لە بەرەوەی کاروبارەکەی بەو شێوەیە بێت باش ئەگەر من و سۆڤان هاتین بتوانین ئەوەندە بمێنینەوە کە هەر مۆبایلیش لەگەڵ خۆمان نێنین ئەو کاتە لە ساعت چەند خەسممان بۆکە هەر عینە 150کەیە اگر تلفن ناو سيارة بيلين ارباز ده يعني تلفن مقصد ما تلفن نيتاب كارينان بس مشكلة يعني طريقة هوا دير عند باكينا بيس الصادة کاکسی پانەگەر ئەو چاڵنجە لەگەڵ من و هاژەیە بکەن خوا نەخواستە بەس تەسەوری ئەوواکەم ئێوە زەرەر بکەن زەرەرش ناکەن ئیشەڵات چونکە من و هاژە کە یەکتری بینەوەنە لەگەڵ یەکتری قساکەن پێویستمان هەر بە مۆبایل نابێ بیرمانە چێتەوە مۆبایلمانێ خودي اگر این تلفن استعمال نکن دي تشتا طلب كان جهر استفادة ما تدها بلا خصم جيبيت بلا داش كان نجيها بيت بەڵێ بەڕێستیپان محەممەد خاوەنی چێشخانەیە کە ئەگەر بچیت و مۆبایل بەکار نەهێنیت لە 115 داشکانە بۆکەن لەگەڵمان بوویان بارێن سپاس بۆ بەشداریکردنتان بە هیوایەوەی کە کارەکەتان ببێتە سپاس باشێ سپاس ئەمە دەستخۆشیێکی تایبەتیشی ئەوێت لەوان ئەو دەستخۆشییان لێ بکەین لەبەر ئەوەی کە داشکاندنەکە هەر وەکو سەرتاوتم هیچ کێشەیەکی تیانە داشکانەکە ڕەنگەوە تەسیرەکە دێکی بچێتە چێشخانەیەدامژە هەڵبەت ئەوەندەی توانە هەیە کە خواردنێک بکڕێت و چێژ و تامی لێوەربگرێت دەستخۆشەکە بۆ ئەوەیە کە ئەم جۆرە بیرۆکانە لە ناو ئێمەی کوردە زۆر زیاتر بڵاو ببێتەوە ئێمە گەلێکین کە زۆر بە کۆمەڵایەتی ینی دروستە ژنومێردێک لە کەرتی غەزەی فەڵەستین بەهۆی کاری پەروەردەکردنی ڕووەکی ئالۆڤێرا خۆیان لە بێکاری ڕزگارەکەن ئیشەکەیان تەنیا پاکردنی بژێوی نییە چونکە جگەلەوە کەرەستە زیان بەخشەکانیش ڕسایکڵەکەنەوە ڕێگاکانی دۆستایەتی ژینگەشیان پەرە پێداوە ئەو شتانەی کە هەمووی سوودیە بۆ ژینگە و ژینگە پارێزەوەن بەیڕەویەکەن باڵێ جا ئەو ژن و مێردە ساڵانێک بووە کە لە سەربانی خانۆکەی خۆیان ڕۆکی ئالوڤێرایان پەروەردە کردو و تا توانیانە ئەو ئارەزووی کە خۆیان هەیەە بیکەن بە پرۆژەیەک لە ڕووی ئابووری و لە هەمان کاتیشا دۆستایەتی مرۆڤ و ژینکە بەهۆیەوە بەشێک لە بژێوی ژیانیان پەیدا بکەن پێکەوە ئەم هەم پرۆژەکە بین هەم ئەو کارە هاوبەشێکە ئەو ژن و مێردە بەیەکەوە کردویانە لم يكن الزوجان الفلسطينيان سلامة وآلاء بدوان سلامە و ئالا ژن و مێردێکی فەڵەستینین سەربانی خانۆکەیان کردوتە مێرگێک بۆ هیوا یەکەم جار بە حەزی خۆیان ڕۆکی ئالۆڤێرایان چاندووە دواتر بیریان لەوە کردوتەوە بیکەنە پرۆژێکی ئابووری کە دۆستی ژینگە بێت دوجار بۆتە سەرچاوەیەک بۆ دامێنکردنی بژێوی و داهات يدر عليهما دخلا يعينهما على تلبية متطلبات الحياة. هذا المشروع بدعم الحفاظ على البيئة والتوازن البيئي. پرۆژەکە ژینگە پارێزە دۆستی مرۆڤ و ژینگەشە بەهۆی خراپی ڕەوشی ئابووری و قۆسایەکانی ژیانەوە بیرمان لێکردەوە کە پەروەردەکردنی ئەو ڕۆک و درەختانە بکەینە پرۆژەیەکی ئابووری. الأعمدة إنه يركزني في ظل اللي هو الغلاء المعيشي والوضع الاقتصادي الصعب. ألا تتفقد نباتات الألوفيرا؟ ئالا تەنیا ڕۆک و گوڵی نەچاندووە بەڵکو لە کەرستەی بێکەڵک
چەندین ستایلی جوان و ڕنگینیشی بۆ ڕازاندنەوەی سەربانەکەیان دروست کردووە. مميزة بألوانها الزاهية. استغلنا مساحة سطح المنزل كبديل لأرض أو پانتایی سەربانی خانووەکەمان بەکارهێنەوە بۆ پەروەردەکردنی ڕۆک و گوڵ و درەخت. ئێستا وەکو باخچەیەکی لێ هاتووە. تایە ئۆتۆمبیلمان بەکارهێنەوە بۆ ئەوەی دیمەن و جوانیەکی ڕازەوە بداتە شوێنەکە. مختلفة حتى تعطي انعكاس زاهي للعين. تحديات الحفاظ على حيوية نبتة پاراستنی سەلامەتی ڕۆکی ئالوڤێرا ڕەوش و ژینگەیەکی تایبەتی دەوێت. پێویستی بەوەشەیە پەینی تایبەتی بۆ دابین بکرێت تا گەڵاکانی بەجوانی بکرێنەوە و زۆر ببن. بشكل وفير. كل يوم بطلع الصبح بفقد النبتة. هەموو بەیانێک خۆم چاودی ڕۆگەکان دەکەم، ئاویان دەدەم و پەینیان بۆ دابین دەکەم. بۆ گەورە بوون ئاوێکی زۆریان پێویستە تا گەڵاکانیان زۆر دەبن و بۆ فرۆشتن ئامادە دەبن. حصل سلامة بدوان على الشتلة الأولى من نبتة. ساڵی 2019 سەلامە بەدوان یەکەمین شەتڵی ڕۆکی ئالۆڤێرای لە هاوڕێیەکەوە دەستکەوت. هەر لەو کاتەوە دەستی بە چاندنی کردووە و ئێستا نزیکەی 40 شەتڵی لەو ڕۆکەوە هەیە و لە باشترکردنی گوزەرانی خێزانەکەیدا بۆتە کارێکی کاریگەر. المستوى المعيشي لأسرته. بهاء الطباسي، كردستان بالسوتشار، غزة، فلسطين. بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی بەیانی 24مان پێشکەشکردن بۆ هیواین کە وەک هەمیشە جێ سوود بوو بێ بۆ ئێوە و تەواوی ڕۆژەکەشتان بە ئارامی و بەخۆشی بەردەوامی پێبن. بەخواتان ئەسپێرین ماڵاوە.